الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لتفسير سورة الكافرون بخزمتان بقمو بس رزامن دي خواهي قولوا وهيوادان اوي آزي السودي لور بقن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. مرة خوشوستان وكم معلومة لتفسير كان باسيان لا چەند ڕووداوێک کردیە لە سەرەتا ئەو سوورەتەدا وەکو سەبەب نزول کە خولاسەکەی ئەوەیە کەسانێکی بێباوەڕ چەندین جار هەولیان لەگەڵ پێغەمبەردا صلی الله عليه وسلم لە دوای ئەوەی کەوا بێهیوا بوون لەوەی کە بتوانن پێغەمبەر صلی الله عليه وسلم و هەروەها داعوە و بانگەوازەکەی بنبڕ بکەن لە مەککە، ئیتر بە هەر شێوایەک بە هەر قووەت و دەسەڵاتێک هەولیان لەگەڵدا نەیانتوانی. ئیتر کاتێکەوە دعوەی ئیسلامی بووە واقعێک لە مەککەدا و هەروەها هێدی لە دەوروبەری مەککەشدا بڵاو دەبووە، ئەوان هەوڵیاندا لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم مفاوەزاتێک بکەن تاوەکو لە ناوەڕاستی ڕێگا ئیتیفاق لەگەڵ لەسەر چەند شتێک بکەن لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم. وابوو یەک لەو ئیقتراحاتانە ئەوە بودایان گۆ وەرە فترێک ئەتوو بتو سەنەمەکانی ئێمە بپەرستە، ئێمەش فترێک خوایەکەی تو دەپەرستین، اینجا ئەگەر تو لەسەر ڕاست بی ئەوە ئەمە بەشێکمان لەو ڕاستیەی تو بەبەر دەکەوی و ئەگەر ئێمەش لەسەر ڕاست بین ئەوە ئەتوش بەشێک لەو ڕاستیە کە ئێمە لەسەری داین بەبەر دەکەوی. وەلحاصل وەکو مفاوەزاتی سیاسی لە نێوان دوو کوتلەی سیاسی بەعتیبار هەر یەک شەقاوێک بێتە پێش تاوەکو لە ناوەڕاستی ڕێگا بگەنە یەکتری. بەڵام ئایا ئەو حسابات و مفاوەزاتە لەسەر حسابی عەقیدەدا دەکرێ؟ دیارە ناکرێ. لێوێ خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم پێیان بڵێ قل یا ئەیها الکافرون، پێیان بڵێ ئەی بێباوەڕان. پێش هەموو شتێک دیارە لەفزی کوفر لە لایەنی لوغەتەوە لە سترەوە هاتێ. لێوێ کەسی فەلاح پێی گوترێ کافر لوغەتەن، یعنی لەبەر ئەوەی ئەو تۆیەی دەچینی و دەیشاریتەوە لە ژێر خاکدا. ئیتر کەسی کافر بۆ ئاعتیبارەی پێگوترێ کافر لەبەرەوەی ئەو هەموو ناز و نعمەتەی خوای گەورە لەسەری، ئەو هەموو بەڵگە و دەلیلە لەسەر وەحدانیەتی خوای گەورە هەر هەمووی دەشاریتەوە بە تەعەمودەوە، واتە بە قەزدەن ئەو شتانە هەموو دەشارتەوە، ئەوجا ئینکاری وەحدانیەتی خوای گەورە دەکا، ئینکاری ئەو هەموو ناز و نعمەتە دەکا کەوە خوای گەورە پێی بەخشیە. و بە طەبیعەتی حالیش کەسی کافر زۆری پێ ناخۆشە پێی بگوترێ کافر، لەبەرەوەی لەفزی کوفر لەفزی کافر لەفزێکە لەسەر فیترەتی ئینسان زۆر قورس و گرانە. بەڵام خوای گەورە سوبحانەهو وتەعالا بە پێغەمبەر دەفەرمی صلی الله علیه وسلم پێیان بڵێ یا ئەیها الکافرون، و پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو فەرمانەکانی خوای گەورەی جێبەجێ کردیە لە کاتێکدا کە لە مەککەدا ظاهرەن هیچ دەسەڵاتێکی مادیشی نەبووە، ئەوجا لەگەڵ ئەوەش فەرموویتی یا ئەیها الکافرون، ئەی کەسانێکی بێباوەڕ، ئەگەر چی خۆشتان بە شوێن کەوتوانی ئیبراهیم دەزان عەلەیهی السەڵات وەسەلام، ئەنگۆ شوێن کەوتوی ئیبراهیم نین، لەبەرەوەی ئەو موحید بوو، بەڵام ئەنگۆ کافرن. قل یا ئەیها الکافرون. و هەروەها باسکردنی حەقیقەتی بەرامبەرەکەت بەڕاستی ئەوەلەن وەکو فەرمانێکی خوایی سوبحانەهو وتەعالا، و پاشان لە دوای ئیقامەی حجەتکردن لەسەر بەرامبەرەکەت ئەوجا تێی بگەینی کە ئەو ئیشەی ئەتوو دەیکەی کوفرە و ئەتوش کافری پێ کافر دەبی، لەو حاڵەتەی هەر وەکو فەرمانێکی خوای گەورە جێبەجێ کردێت لەو حاڵەتەی منصیفیش بووی لەگەر بەرامبەرەکەت تێدگەیان، لەبەرەوەی ئەگەر هەتا ئێستا ئەو بەغەڵەت دوا تێگەیشتە ئەو کافر نییە، با بزانێ ئەو کافرە، با خەمێک لە خۆی بخواتن، با بزانێ ئەگەر بەردەوام بی ئەوە قوربەسەری دنیا و قیامەت چاوەڕوانی دەکاتن. بەڵێ پێیان بڵێ بە ناوی حەقیقی خۆیان بانجیان بکە و پێیان بڵێ ئەی کافرینە لا ئەعبود ما تعبدون. بەڵێ دەفەرمی پێیان بڵێ لا ئەعبود ما تعبدون، ئەوەی ئەنگۆ دەیپەرستن ئەمن نایپەرستم لەو بت و سەنەمان و لەوانەی کەوا لە خوار خوای گەورە ئەنگۆ شتانێکی دیکە و زەواتێکی دیکە دەپەرستن لە خوار خوای گەورە، ئەمن نایپەرستم.
بە هیچ شێوەیەک ئیستعدادم نییە نەوە وەکو ئەوان دەیان گۆرە فترێک ئەتوو بتو سەنەمەکانی بەپەرستە ئەمەش فترێک خۆیەکەی تو دەپەرستین نەک فترێک یەک لەحزەش ئامادە نیم ئەمن بتو سەنەمەکان و خوایە درۆیەکانین گۆ بپەرستم کەوا بە درۆ ناوتان لێ نای نەخوا والعیاذ بالله خوش نین. لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد وأنجوش كاتك وإدعاء أو إذا كان كجوا أنجوش خوا برستن بلام أو جوا كل سندين زي قال كخوا يقول باز لو مشركان ذاك كوا هيت كسيق إنكاري أو يناك كخوا سبحانه وتعالى إنكاري وجود خوا يقول ناك يعني تمشادك اللي قال هر يق لو مشركانك وكخوا يقول القرآن في رزق سندين برسيان اللي ذاك هذا لين چه خالق الله چه رازق الله سبحانه وتعالى وإنكاري وجنا كان بركو خوشيان با ميرادگري دين إبراهيم دزاني عليه الصلاة والسلام يعني استاشنا مشاهدك كسي كوا بهيج شيوك صفاتي إسلامتي تيدانية وفرمانش لفرمانك كان إخوة يقول زبدينك أو ذاك قصي لقلدك خوي بي مسلمان وهروا ادعاء أو إذا من إيمان بخوة يقول هيو إيمان بإسلام هيو بلام كعبادتك كعبادتك أو كخوة يقول فرماني بيكرديا ولا أنتم عابدون ما عبد وتساچیش بزان أنجو أو خدا ناپرستن كأمن دي پرستم أجر تي ادعاء أوج دكان برای خورشكان ادعاء أوان ذكر كوأوانيش هر الله ده پرستن سبحانه وتعالى بلام كاتك أو بتوصنمان ده پرستن أوانا بتوصن أو بتوصنمان كجوايا أوانا رمز لبو ملائكتش كتسي خوايا والعياذ بالله لوه أوان ده پرستا وش شفاعتي عن دوب كان لا خواي جولا نخيروانية أو خواي أمن دي پرستم أو زيايا أو خدا أم دي پرستم فرد صمد شريشي نيا كتسو كوري نيا والعياذ بالله بلام أوي أنجو جوا دي برستن ادعاء أوي ده كان والعياذ بالله شريشي هي وكتسو كوري هي نخير أنجو أو خواي من نا برستن كأمن دي برستم كوات أمل هيك زياين هيت خالي شي مشترك لنيوان مان دانية ولا أنتم عابدون ما عبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد تالير ده تأكيد دكاتوا بصيغة شديكا يا كم زار فرموي بيان بلي أمن أو خواي نابرستم وي أنجو دي برستن وأنجوش أو خواي من نابرستن أو أمن دي برستم ولا أنا عابد ما عبدتم وأمن بهيج شيوي أو زار بصيغة يا كم زار صيغة فعلي وزار صيغة اسمية كواتا لكم زار واتا تعبير لو حالتي خوي دكا كاستا أمن أو خواي نقول نابرسم كأنجو دي برستن ولا أنا عابد ولا ده هاتوش ده بهيج شيويك هيتس هيواو آواتان بوي نبي كأم روجك للروجان أو خواين قوب برستم كواتا نل استاو نل ده هاتو ولا أنتم عابدون ما أعبد وأنقوش أجر بردوام لسر أو كفري خوتان لده هاتوش ده أو خواي من نا برستن كأمن دي برستم كواتا وەکو گوتمان مەسەلە مراوغەی سیاسی نییە لەبەرەوەی زۆر جاران دوو کوتلەی سیاسی لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان دوژمنی یەک بوون بەڵام لە داهاتوویەکی نزیکدا پاشی ئەوەی کەوا وەختێک بەسەر هۆردولادا دەڕواتن مەساڵح کۆیان دەکاتەوە دەبنە دوو دۆستی زۆر لێک نزیک بەڵام لە عەقیدەدا ئەو شتەدا نییە ئەو شتانی نە لە ئێستا و نە لە داهاتوو هەتا ئەنگۆ لەسەر کوفری خۆتان بن ئەمنیش بە تەئکید لەسەر تەوحیدەکەی خۆمم نە لە ئێستا و نە لە داهاتوش ئەمن خوایەکەی گۆ ناپەرستم و نە لە ئێستا و نە لە داهاتوش ئەنگۆ ئەگەر لەسەر کوفری خۆتان بن خوایەکەی من ناپەرستن عەقیدە ثابتە و ناگۆڕێ ئەوجا لێرەدا بەو شێوەیە وەکو گوتمان کە تەئکید بابڵێن دووبارە کراوە ئەو عیبارەتە تەنها لەفزی عابد لە جیاتی لە ئەعبودو هات کە صیغەی فعلی و ئیسمیە کەواتە ئەمن نە لە ئێستا و نە لە داهاتوو ئەنگۆش نە لە ئێستا و نە لە داهاتوو ئەو خوای من ناپەرستن و هەروەها بە شێوەیەش کەش دێکیانداتەوە زانایان هەندێک دەفەرمون صیغەی یەکەم لە ئەعبودو ما تعبدون ئەوە دیارە یعنی ئەمن ئەو خوای ئەنگۆ ناپەرستمەوە ئەنگۆ دەیپەرستن و ئەنگۆش ئەو خوای من ناپەرستن کە ئەمن دەیپەرستم بەڵام صیغەی دووەم وەلا ئەنا عابد ما عەبەدتم واتە عیبادەتەکەی منیش جیاوازە لەگەڵ عیبادەتی ئەنگۆ و عیبادەتی ئەنگۆش جیاوازە لەگەڵ عیبادەتی من کەواتە هەم عابدمان یاخود هەم معبودەکەمان جیاوازە كخواه سبحانه وتعالى ومعبودي نقوش بتو الصنم وطواغيتك ودي برستن وهم عبادتكش من جياوازا عبادتي من بتاكو تنيا خالصا لبو خوايا بوشي ويك خوا فرمويتي وهروها عبادتك نقوش جياوازا لقل عبادتي من عبادتك بر للشرك للرياي عبادتك كوا بر لأهواء وآرزو بوشي وينيك خواي قول ديوي وهروها لبشيوي چيديكش اوش اويا ك وكل عبد ما تعبدون وكو يكم زار
بەی شێوێک ئەم خوایەکەنگ و ناپەرسن بە ئەنگۆش خوای من ناپەرسن ولا ئەنا عابد ما عبدتم ئەوەیەکەوە دەفەرمونون واتە ئەمن ئەو عیبادەتەین گۆم قبول نییە و پێش ڕازی نیم و ئەنگۆش طبعا بە عیبادەتی من ڕازی نین و قبولی ناکەن ئیتر بەو شێوێش هاتێ لە کۆتاییدا دەفەرمی لەکم دینکم وەلیە دین ئەنگۆ دینی خۆتان و ئەمنیش دینی خۆم کەواتە دووشتی لێک جودان وەکو دەڵێ من لە دۆڵێکم ئەنگۆش لە دۆڵێکی دیکە هیچ وەسیلەیەک و هیچ خاڵێکی مشتەرەک لە نێوانماندانیە لەکم دینکم وەلیە دین کەواتە دوو دینی لە یەک جیاوازن مەحاڵە تەوحید و شرک تێکەڵی یەک بکرێ و شتێکی لێ پەیدا ببیتن هەر شتێکی لێ پەیدابی لای خوای گەورە مەرفوزە کەواتە ئەو کەسێک کەوا دەیەوێت لەسەر حسابی دین مفاوەزە لەگەڵ ئەهلی شرک بکاتن با چاک بزانی ئەو مخەیرە لەسەرەوەی کەوە لە حقوقی شخصی خۆی با تەنازل بکە بەڵام ئەو ساحێبی دین نییە تاوەکو لە دین تەنازل بکە و لە خاڵێکی مشتەرەک بیگەینیتە ئەهلی شرک و مەساڵحێک کۆیان بکاتەوە نەخێر پێویستە هەموو بزانینکەوە کەلیمەی تەوحید ئەسڵە ئێمە لەسەری دەژین و لەگەڵ هیچ کەسێکی ئینسانی مسلمان نابی ئامادەبی کەوە تەنازل لە کەلیمەی تەوحید بکە لە بۆی کەوا لەگەڵ کەلیمەی شرک تێکەڵاو بکرێ والعیاذ بالله ئەگەر باز لە تەوحیدی کەلیمەش دەکرێواتە یەکبوونی ڕیزەکان ئەوە پێویستە لەسەر ئەساسی کەلیمەی تەوحید بی واتە یەکەم شت پێویستە لەسەر منهەجی لا إله إلا الله خەڵک کۆ ببنەوە و ئەگەر خەڵکیش کۆ بوونەوە بەبێ منهەجی لا إله إلا الله و بەبێ منهەجی کەلیمەی تەوحید ئەوە چاک بزانە کۆبوونەوەیەکە کە خوای گەورە پێڕازینە نەبەرەکەتیشی تێدا و نەهیچیشی لێ دروست دەبی و ئەسڵ وایە هەر ئینسانێک تەنها لەگەڵ ئەو کەسانە کۆک بی و لەگەڵ ئەو کەسانە لێک نزیک بی کە لەسەر ئەساسی کەلیمەی تەوحید کۆیان دەکاتەوە لا إله إلا الله کۆیان دەکاتەوە و هەر کەسێکیش کەوا لەگەڵ غەیری ئەو کەسانە کۆبیتەوە کەوا متفق نین لەسەر کەلیمەی تەوحید ئەوە دیارە خەسارەتمەندی دنیا و قیامەت دەبی والعیاذ بالله بەڵێ لە دوای سوورەتی النەسر دێ خوای گەورە دەفەرمی بسم الله الرحمن الرحیم إذا جاء نصر الله والفتح بەڵێ خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی کاتێکەوە سەرکەوتن و فتح هات ئەو لێرەدا دەفەرمی إذا جاء نافەرمی إن جاء دیارە إذا جاءش لە زمانی عەرەبی واتە ئەو فعلەی کە لە دوای دێ محقق الوقوع واتە إذا جاء ئەو نەسرەتە هەردێ ئەو جا کاتێک کە هات ئەتوو چ بکە کەواتە نەیفەرمو إن جاء لە بەرەوەی ئەگەر بیفەرمو بە إن جاء نەسر الله واتە یان دێ یان نایە شەک و گومان لە هاتنەکەی هەبوو بەڵام کە دەفەرمی ئیدا لە زمانی عەرەبی ئیدا ئەوەی کە لە دوایدا دێ محقق الوقوع کەواتە بە تەئکید ئەو ڕۆژە هەردێکەوە نەسرەت و فەتحی خوای گەورە دێ و ئەو کاتەش کە هات ئەتوو چ دەکەی یا ڕەسوڵ الله جا لێرەدا ئەو نەسرە لەلایەن خوای گەورەوە دێ کە دێ و هەروەها فەتحیش دێ دیارە نەسر و فەتح هەندێک دەزانان بۆ شێوەی لێک دەن نەسر ئەوەیەکەوە ئەو سەرکەوتنەیەکە بە سەر دژمنان زاڵ دەبی بە تایبەت لە مەدانی قیتال و جەنگدا و فەتحیش ئەوەیە کە ئەو شارانە ئازاد دەکەی کەوە تێیدا زاڵ دەبی بەسەر وەزعەکەیدا و حکومڕانی تێدا دەجێڕی و لێرەشدا بە تایبەتی وەکو زانان دەفەرمونون باز لە فەتحی مەککەیە کەوە خوای گەورە سوبحانەهو وتعالە بە فەزڵ و ڕەحمەتی خۆی ئەو سەرکەوتنە گەورەی بە پێغەمبەر بەخشی و هەندێک لە زانانیش لەلایەنی لوغەتەوە لێکی دەنەبۆی کە نەسر و فەتح جیاوازیەکەی چییە دەفەرمون نەسر ئەوەیەکەوە کەسێک یاخود جیهەتێک زاڵبی بەسەر بەرامبەرەکەی لەلایەنی قووەتی عەسکەریەوە کەواتە لە مەیدانی ڕوبەڕوونەوە و ڕوبەڕووبوونەوە لە مەیدانی قەتل و قیتال و جەنگدا زاڵبی بەسەر بەرامبەرەکە ئەوە نەسرە فەتح ئەوەیە کەوا دوو کەس یاخود دوو کۆمەڵ بەرامبەر یەکتری هەریەکەیان منهەجێکی هەبی ئەو کەسەی کەوە فەتحی دەکاواتە منهەجەکەی خۆی بە بەڵگە و دەلیل زاڵ بکا لەسەر بەرامبەرەکەی بەڵام بە قەناعەتەوە کەواتە قەناعەت بە بەرامبەرەکەی بینیکەوە منهەج و ئەو بەرنامەی کە پێیتی منهەجێکی حەقە بە قەناعەتەوە قەناعەت بە بەرامبەرەکەی بینی و ئیتر بەو فەتحەش زاڵ ببی لەسەر بەرامبەرەکەی بەڵێ ئیشی ئیسلامیش هەروە بەڵێ کاتێکەوە نەسرەتی بەدەستینا لەلایەنی خوای گەورەوە لەسەر دوژمنانی بە قووەتی جەنگ و جیهاد کەوا کردیتی لە دوای ئەویش فەتحیشی کردیە بۆیکەوە ئەو منهەجەی کە پێی بووە وەکو قورئان و سوننە بە بەڵگە و دەلیل قەناعەتی بە بەرامبەرەکەشی هینایە بۆیکەوە ئەو منهەجە حەقە و پێویستە پیادە بکرێ لێ هەر جێگایەکەوە ئیسلام فەتحی کردبیتن لە دوای فەتحەکە یاخود هەر جێگایەکەوە ئیسلام نەسرەتی تێدا بۆ فەتحیش تێدا بۆ بۆیکەوە ئەو خەڵکە لە پاشی دەرچوونی سوپای ئیسلامیش ئەو منهەجەیان قبول کردیە و لە دوای ئەوەی کەوا چەندین ساڵیش
بابلين سپای مسلمانان لوێنەمە خەڵکی ئەو وڵاتە وەکو معلومەکەوە لە چەندین جێگا کە تاریخ شاهێدە خەڵکی ئەو وڵاتە ئەو ئیسلامەتیان وەکو منهج هەر قبول بۆ و هەر پیادەیان کردێ لە دوای نەمانی ئەو جەیشەی ئیسلامیشکەوە نەسڕەتی بەسەریان داهینە ئیتر بەڵێ لەلایەنی خوای گەورەوە نەسڕ و فتح دێ هەم لە مەیدانی قیتالەوە هەم لە مەیدانی بەڵگە و دەلیلەوە ئەوەندە بەڵگە و دەلیلی پێ قورئان و سوننە کە بە فەزلی خوای گەورە قەناعەت بە بەرامبەرەکەی بینی ئیتر کاتێکەوە ئەوە هات کە هەر دێ وەڕەئەیتە الناس يدخلون في دین الله ئەفواجا ئیتر دیتت ئەو خەڵکە بە کۆمەڵ دێنە ناو دینی خوای گەورە ئەوەش هەر بەڵگەیە لەسەر ئەوەیکەوە ئەو نەسرەتە عسکەریەی بەدەستت هینا پاشان ئەو فەتحیکەوە قەناعەتت بە بەرامبەرەکەت هینا بە بەڵگە و دەلیل بە مەنهەجەکەت ئەوجا تەماشا دەکەی بە کۆمەڵ خەڵکی دێنە ناو دینی خوا فسبح بحمد ربك واستغفر کەواتە لەو کاتانەدا ئەوە تەسبیحی پەروەردگارت بکە و حەمد و سوپاسی پەروەردگارت بکە و هەروەها داوای ئیستغفار و داوای لێخۆشبوون لە بۆ گوناه و تاوانەکارت بکە لەبەرەوەی ئینەهو کانە تەوابە لەبەرەوەی ئەو زاتە کە ئەڵڵا سوبحانەه وتەعالا کاتێکەوە داوای لێبوردن لێ دەکەی خودایەکە تەوابە ئەوە تەوبە لە بەندەکانی خۆی قبول دەکا و دایان دەپۆشی بە ڕەحمەتی خۆی جا لێردا وەکو زانایان دەفەرمون ئیستینادەن لەسەر قەولی ئیبن عەباس خوای لێ ڕازی بکەوە ئیمامی عومەر پرسیار لێ دەکا خوایان لێ ڕازی بیتن دەفەرمون ئەوە لە کۆتایی ئەو لە سوورەتە کۆتاییەکان بوو یاخود لە ئاەتە کۆتاییەکان بوو کە بۆ پێغەمبەر دابەزی صلی الله عليه وسلم کە تێیدا ئیشارەت بوو بە نزیک بوونەوەی ئەجەلی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو جا کاتێکەوە بەو شێوەیە ئەو نەسر و فەتحە هات و خەڵکیش بە کۆمەڵ هاتنە ناو دینی خوای گەورە وەکەئەنەما وەزیفەیت یا رەسوول الله کۆتایی پێدێتن ئەو جا لە کۆتایی ژیانیشت هەر وەکو هەموو شتێکی زۆر بە قەدر و قیمەت بە تەسبیح و تەحمید و ئیستغفار کۆتایی پێدێتن ئەوە با ژیانی توش یا رەسوول الله بە تەسبیح و بە تەحمید و بە ئیستغفار کۆتایی پێبێتن هەروەکو معلومەکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دوای دابەزینی ئەو سوورەتە زۆر پێغەمبەر صلی الله عليه وسلم تەوبە و تەسبیح و تەحمید و ئیستغفاری دەکرد هەروەکو عایشە لەمان دەجێڕێتەوە خوای لێ ڕازی بیتن ئیتر بەو شێوەیە کۆتایی بە ژیانی پێغەمبەر هات صلی الله عليه وسلم پاش ئەوەی کەوە ژیانێکی پڕ لە سەروەری تۆمار کرد ژیانێکەوە لە خلال 23 ساڵی پێغەمبەرەتی بە فەزلی خوای گەورە تەبلیغی دینی خوای گەورەی کرد و نەسر و فەتحیش خوای گەورە پێی بەخشی و خەڵکیش بە کۆمەڵ داهاتن ناو دینی خوای گەورە ئیتر بەو شێوەیە ژیانی پیرۆزی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە تەسبیح و بە تەحمید و بە ئیستغفار کۆتایی پێهات کە پێویستە ئێمەی مسلمانیش پێویستە ئەو ڕێی پێغەمبەر بگرین صلی الله عليه وسلم تاوەکو هەروەکو نەسر و فەتح لە بۆوی هات لە بۆ ئێمەی مسلمانیش بێ و هەروەها ئەوجا زۆر تەسبیح و تەحمید و ئیستغفار بکەین تاوەکو ئەو خودایکەوە تەوابە سبحانه وتعالى تەوبە و استغفارمان لێ قبول بکە سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين